هاو زمانانم دەغی لە چاوێ لە ڕابردووکەن پرسوڕایەکی ئەحواڵی ئەمڕۆ وەزعی پێشووکەن سەیری حاڵی ئێستاتان کە نەعلەت لە ڕابردووکەن قەت نەکەن خەرمانی ڕەنجی شەهید بە بابردووکەن گەرچی سۆفی ئاوات خوازە لە زامی یەکتر فووکەن ئەو کات دەتوانن پێکەوە بەرەو پێشەوە ڕووکەن. وەڵای منۆکو گەنجێکی شاری هەڵەبجەوە کۆی کە لە کەمێک لە ناو سیاسەتی کوردیا خوێندومەتەوە و لەو بابەتانە حەزم لە خوێندنەوەی بابەتی سیاسی بووە پێویستە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم سەیرێکی مێژوو بکەن سەیرێکی ئەو ڕووداوانە بکەن ئایا پێش بوونی پەکەکەش تورکیا هەر دژی میلەتی کورد بووە یان بەهۆی پەکەکەوەیە بێگومان لەم ئەنجامەشە ئەوەیان بۆ دەرەکەوێت کە هەمیشە دەوڵەتی فاشیسمی تورک دەوڵەتی داگیرکەری تورک دژی هەر کوردێک بووە لە هەر شوێنێک و هەر پارچەیەکی کوردستان بێ ئەوان ویستویانە کورد سەرکوردکەن و بوونی کورد نەهێڵن ئەبێ من لێرە پەیام مەیە بۆ ئەو سەرۆکەی کە خۆی بە سەرۆکی هەرێمی کوردستان نەزانێ با بڕوا مێژووی بەدرخان بخوێنێتەوە بزانێ بەدرخان بۆچی کوژراوە هیوادارم خۆی نەکا بە ڕەشید پاشای کورد کە بڕاتە پاڵ ئەرتەشی تورک و لەو لاشەوە دوای ماوەیەک بەهۆی ئەوەی کە کووردە لە ناوی بەرن بەڵام ڕەشید پاشا هەمولای هەمووان حەزەکەم ڕوون بێ تاوانی ئەوە نەبوو کە درەنگ گەشتە جەنگی سەفەی عوسمانیەکان تەنها تاوانەکەی ئەوە بوو کورد بوو بۆیە کوشتیان هیوادارم ئەوانیش بە هەمان ڕێگەی ڕەشید پاشان نەڕۆنەوە ڕێگەکەی بەدرخان بگرن گەرچی بۆ کوردایەتی سەریدانا هیوادارم ئەم دەسەڵاتانەی هەرێمیش هەمان ڕێیان هەبێت نەپەکەکە شەڕی مانوونەمان بۆ هەموو کوردەکە شەڕی دەسەڵات ناکە شەڕی کورسی و پلەپۆز ناکە شەڕی بیرەنەوت و شەڕی داهاتی سنووریەکان ناکە ئەوەی کە بوونی پەکەکە و دروستبوونی پەکەکە لەسەر ئەساسی کوردایەتی دروست بووە هەم لای هەموو گەنجێک ڕوونە لای هەموو کەسێکی کوردپەروە ڕوونە کە پەکەکە شەڕی مافی ئازادی خوازی گەلی کوردەکە لە هەر چوارپارچەی کوردستان ئیتر چی لە ڕۆژهەڵات بێت چ لە باکوور بێت چ لە ڕۆژئاوا بێ لای هەمووان ڕوونە ئەوەشی ئەمڕۆ لە ڕۆژئاوا دەستکەوتووە بە سەرکردایەتی و بە ئەو نور و چرایە بووە کە ڕێبەراپۆدایەتی بەدەست میلەتی کوردە و هەمومان خۆشحاڵین بە بوونی دەستکەوتەکانی ڕۆژاوەوە نیگەرانین بە ئەو ڕووداوانەی کە لە باشووری کوردستان بەرامبەر گەریلەکانی پەکەکە ڕوەدا ئەویش لە زۆنی زەردە ئەگینا زۆنی سەوز بڕوان ناکەم هیچ کەسێکە بێت لەم دۆخەڕا دەستێکدا میلەتی کورد توانی بێتی بگا بە بەشێکی بچووک لە مافەکانی ئەوەی زدی وەستاوە ئەوەی لە دژی بۆ ئەوەی حەزی بە نەبوونی ئەم دەستکەوتە کردوێت دەوڵەتی فاشیزمی تورک بووە خۆتان نەزانن دروستکردنی سیخوڕ و دروستکردنی جاش لە ناو خاکی کوردستان و لە ناو میلەتی کووردا هەمیشە لەلایەن دەوڵەتی تورکۆ ئامانجی سەرەکی بۆ ئێستا ژەبینین لە ڕێگەی دەسەڵاتەوە زدایەتی قەندیلەکەن زدایەتی گەریلاکەن وەک بڵین بوون بە ڕێبەری ئەم هێزە ستەمکار و داگیرکەرەی کە ئەیانەوێ ئەم دەستکەوتانە لە ناوبەرن گەریلا لە ناوبەرن ئازادی میلەتی کورد لە ناوبەرن هەمیشە بە ئەردۆغان و بە دەوڵەتی تورکیان وتووە قوربانی فەرمونون نۆکەرتانین سایە و سێبەر بۆ سەرتانین فەرمووی ناوێ ساحێب ماڵن خۆتان خاوەن ئەرز و حاڵن قوربانی ئێمە هەرجاش بووین بۆتان مەیگێ ڕێباش بووین خوڵامین نۆکەرین بۆتان شابوون ئاغا بوون خۆتان قوربان سوڵتانی پایەدار لە خزمەتتانە گوند و شار سنوورکەی داخراوە لێتان کێ دەپرسێ کوێ جێتان بەس بپارێزن پێگەمان با بمێنین لە جێگەمان وەچەمان سەگە بۆ ڕاوتان شکورین بەنان و ئاوتان سوڵتان پارێزەری ئێمە بەس نەچینەوە ژێر خێمە لە هەر کوێوە دێن سەرچاومان هی ئێوەیە خاک و ئاومان بەس بپارێزن مەنسەبمان وەڕین و چڕنوق و قەپمان تا ماوین هەر کۆی لەو جاشین لە ئازنیەچیری ئێوەدا لەو قەندیلە تانجی خێرای گەلێ باشی بەڵێ منیش وەکو ئەوەی کە ئەو سۆفی مەروانەی ناسراوم لە ناو خەڵکا و سوپاس بۆخوا کەسایەتیەکمان دروست کردو بە خۆمان داواکارم لە جەنابی موراد قەلیلەن لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەڵانەی لە مێژووی کووردا ڕوویاوە دووبارەی نەکەنەوە هیوادارم بە مێژووی کووردا بڕۆنەوە بە هەموو ڕووداوەکان بڕۆنەوە بە هەموو ئەو شۆڕشانە بڕۆنەوە کە وای لە کورد کرد زەلیلی بەردەستی بێگانە بێ هیوادارم ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە هەمیشە یەکدەست و یەک هەڵوێز بن هەر بەو شێوەی ئەتوانن خەونی دژمنان لە گۆڕ بنێ ڕوونا و پەیامەی بەڕێز موراد قەلیلەن لە چیاوە ناردێ سەر شاشەی تەلەڤیزیۆنی هەمومان ئەو پەیامە لە دڵی هەموو کوردێکە بوونی هەیە و لە هەموو کوردێکی ڕازگۆ ئەزانێ ئەم پەیامە پەیامێکی ڕاستی و ئاشتێ بۆ هەموو میلەتی کورد ئەوەی کە ئەمڕۆ تورکیا زدایەتی پەکەکەکە تەنها پەکەکە نییە تەنها بوونی پەکەکە نیە ئەو پێی خۆشە هەر کوردێک لە هەر شوێنەکە بێ زدایەتی بکات
ڕۆژانە ئەبینین لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر تۆ کوردبی هەر بڵێ کوردم لەگەڵ تورکێکا قسەکە ئەوان بە ئاماژە و بە جوێندان و بە هەزارنەوە ڕەتەدەنەوە و ئەڵەن حاشا کورد هەربوونی نییە کورد یعنی چی بۆیە هیوادارم هەموو کەسێک بەدەم پەیامەکەی مراد خەلیلەوەنەوە بڕوات هیوادارم یەک هەڵوێستی و یەکدەستی کورد بپارێزن ڕژێمی داگیرکەری تورک تەواو بێهیوا بووە لە ئەوەی کە ناتوانێت پەکەکە لە ناوبات بۆیە هەوڵەیان لە ڕێگەی کوردۆ شەڕی کورد و کورد دروست بکات ئەگینا هیچ ئاماژەیەکی تیانی و هیچ دڵسۆزێک لە تورکیاوە تا ئێستا نەهاتۆتە خاکی ئەمە و هیچ تورکیا ئامادە نیە وەکو دڵسۆز وەکو برا لەگەڵ کووردا بژی ئەوەی کە هەنوو ئەوەی کە بەنیازن بیکەن تەنها زدایەتی کورد و دژایەتی کورد و جەرگسووتانی دایکی کورد بووە بۆیە داوا لە گەرمیان هەڵەبجەڕانیە هەموو هەولێر هەموو کوردستانی باشوورەکەم لەو دایکە شەهیدانەکەم کە جەرگیان سوتاوە ڕێگری بکەن لە جەرگسووتانی دایکێکی کوردی تر هیوادارم کوردە سەیری لاوانت کە بەدڵی ڕەنجاو هەڵفڕین تاکەی نایینە هۆش خۆمان هەر ئەڵەی ماری سڕین هەر کەسێکمان لە سوچێکدا دەست بە دوعا و دڵپڕین گەر پشکۆی هەمومان یەک بێ هەر وەک نەورۆز بەگڕین واز بێنن لە خیانەت و لە دزین و قۆڵ بڕین تاکەی نیشتیمان ئەفرۆشن لە پێناو مۆدیل کڕین کوا و کوردەی بێکەس دەیگوت ئیسپاتێکا بۆ زەمین میلەتێکی قارەمانە و هەر ئەبێ سەربەست بژین من ئەمڕۆ کوردێ نابینم ئیسپاتیکا سەربەستی هەر کەسە و کە لە بچەی ڕەنگی وا لە گردن و دەستی بەرزەکانی قەندیل نووسیوە لەو دەمەدا کە دەسەڵاتدارانی ئەمریکا پەکەکەیان وەک تیرۆرز ناوبر منیش لەم ڕێگەی قەڵەمەکەەوە نووسیمە بۆیان خوا پێی مەڵێن تیرۆرست ئەو لە بری جلی مۆدە و ڤێلای بەرزی هەزار هۆدە و ئۆتۆمبیلی گران و بەرز شۆڕشی کردووە بە فەرس وەڵای من پێشتریش لە کەناڵێکی بەڕێزەوە وتومە بۆ پێنووس فرۆشانەی پێنووسێکیان گرتۆ بەدەستیەوە و لە دەسەڵات چاوپۆشی ئەکەن لە ناحەقی چاوپۆشی ئەکەن لە بەدڕەوەشتی چاوپۆشی ئەکەن لە پێناو مادەیەکی کەمە حەزەکەم لێرەوە لە ئەم کەناڵە جوانەی ئێوە پێیان بڵێم پێنووس فرۆش پێنووس و هەرگیز زۆرێ مەخەکار بۆ وەسفی کەسی دڵڕق و زۆردار و شەو دێڕەکان بە نرخ بنلات لە ماڵی دنیا و سەروەت و دۆلار زۆردار بە شیعر نابێ بەپەری تاجی عەدالەت ناچێتە سەری باش نییە خامەت ڕەش و بۆگەنکەی حەیای پێنووس و نووسی نیشبەری دەمتان چۆر نەبێ بەتی کەنانێ کێوتی شیعر تۆش بڵێ هانێ باباسییان کردی وەک قانع مەردبی نەک بڵێن سەگە و وەڕە ئەزانێ بە پیا هەڵدان و درۆ چەواشە خراپ لە بەرچاو نابێ بە باشە خۆڵ مەکە چاوی خەڵکی بەنووسین زەمەن ئەدهاڕێ بەرداشی ئاشە بەڵێ منیش وەکو خۆم لێرەوە ئەم شیعرە پێشکەشەکەم بە هەڤاڵانم لە قەندیل بە ئەو کچە بەڕێز و بەغیرەتانەی کە لە قەندیل لە یاسە شەڕی ئازادی کوردستانەکەن شەڕی مافەڕەواکانی گەلی کوردەکەن لە ڕێگەی پێنووسەکەمەوەم شیعرم بۆ نووسیون و هیوادارم بگاتە یەک بەیەکی کچانی قەندیل و هەموو هەڤاڵانی بەڕێز وتم شیرینی وڵاتم بۆچی پرچ ناکەی شانە وتی واز لە پرچم بێنە دوژمن خەریکی ژیانە وتم نازاری وڵاتم بیری ناکەی بابەودایە وتی کاتێ ئەوە نییە کوردستان وا لە جەنگایە وتم بیری هاوڕێکانت پێکەنینی ئێوارانی بەردەمکانی وتی من بڕیارم داوە تا بمێنم گەریلا بم بۆ چوار پارچەی کوردستانی وتم ئاخر ژیانی خۆت بە فیڕۆ ئەدەی نازارم وتی ئەگەر من نەجەنگم لە ئەو دنیا شەرمەزارم